دوای 37 ساڵ لە کیمیابارانی هەڵەبجە ئایا زامی هەڵەبجە ساڕێژ بووە؟ ساڕێژ نابێ چونکە زامی هەڵەبجە هەر دیارە لە هەموو حکوومەتەکان و لە دەوڵەتەکان نووسراوە. اینجا زامی هەڵەبجە هەر زامدارە، بەڵام زامدارەکەی طبعاً بە تاریخی نووسراوە. نەوەڵا وڵی لە بەرەوەی چی بۆ نەکرا شتێکی وای بۆ نەکرا کە بڵێ قابلی قبول بی بۆ ئەم میلەتەوە بۆ ئەم شعبەکە چی بەسەراتوە. نەوەڵی ساڕێژ نەبووە. بۆچی ساڕێژ نەبووە؟ بۆ مەسلەی ئاوەدانی. ئەمە بۆ نمرس ئەم جادەیە پێشکی میاکە بیرمی ئالێراوە سان نەسب عەرەبەکان ئەم جادانە نییە هی ئەو کاتێک کاتی خۆی بۆ عەرەبانەکان دروست کراوە قەستە ناو بازاڕەکەی. زامی هەڵەبجەش ساڕێژ نەبووە لەبەر دوو هۆکار. یەکەم ڕۆشنی ئازیزان لە خانەوادە و خێزانەکانیان هەتا هەتایە لەبیر ناکرێ. ئەمە کەلتوری ئینسان ژیان وایە ژیانی ئینسان وایە کە هەرگیز بە تایبەتی کارەساتێک خێزانی وە چەند ئازیزێکی لێ ڕۆشتووە. ئەمە زامێکە ئەمێنێتەوە یعنی قەت بیر ناچێ ئەمە ساڕێژ نابێت لە دڵاو ئەمێنێتەوە لە دەرونی کەسە نزیکەکانیانە. دوو ئەوەی لە ڕووی ترەوە لە ڕووی ئاوەدانکردنەوە تا ئێستا ساڕێژ نەبووە لەبەرەوەی بەپێی پێویست ڕاستە خزمەتی زۆری هەڵەبجەکرا. هەر ئەمڕۆ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت بەردی بناغی پردی تەنگی سەی محەممەدی دانەوە کە پرۆژێکی استراتیژی و گرنگە و کە هەڵەبجە ئەبەسێتەوە بە ناحی مەیدان و دواتر بۆ بەغاو ئەوانە. نەخێر سامی ساڕێژ نەبووە لەبەرەوەی هەڵەبجە تاکو ئێستا ئەو وعد و بەڵێنانەکە تاکو هێشتا هیچی جێبەجێ نەبوو. هەڵەبجە یا تووشی نەخۆشی وەسواسی کردووە ئەبێ پارێزگا ناوێ پارێزگا یعنی بەڕاستی هەڵەبجەش کەوتوتە سوچێکەوە خۆی بۆ خۆی هیچ کەسابەتێک و هێنێکی تیان نیە ئەخیری شارەوە وانە حەقی مراعاتی شارەکانی کە لە کوردستانە پرۆژەی بۆ دەرەچێت دەیزیە و بۆ دەروی چواردەری شارە بەڵام هەڵەبجە هەمووی کاولەیە هەمووی تەخت بوو تاکو تێت و ڕزی شارەکانی کە بودجەیەکی باشی تاکو ئێستا ئەم حکوومەتە زۆر بێ ئاگایە لە خزمەتەکانی ناو شاری هەڵەبجە خزمەتی هەڵەبجە بکرێت. چی بکرێت بۆ ئەوەی ئاسەواری کارەساتەکە بەسەر شارەکەەوە نەمێنێت؟ وەڵی شتێکی باش بکرێن بۆ هەڵەبجە و بۆ ئەم منتیقەی هەرێمە ئەبێ مەسئولێکی باشمان بێ مدینێکمان بێ بۆمان بپرسێتەوە مەسئولێکی باشمان بێ وەکو ڕئیسێکی باش عەداڵەت حەقوقی بێ ئەبێ ناحەقوقی نەبێ حەقوقی بێ. ئیسە ئێمە حەقوقیمان تیان نییە وەڵحاصڵ ئەبێ شتی زۆری ماوە بۆی بکرێت یانێ وەکو ئەوەی کەوا تۆ ئاسارەوارەکانی هەڵەبجە هەمووی دیارە دوکان کۆڵان بازار هەر وەکو خۆی وایە ئەم شارعی ئێمە من لە پەنجەکانە لێرە بووم هەر ئەوە بوو هەر ئێستێژەرەوەیە نە گەورە بوو نە چاک بوو نە باش بوو. وڵی یەکەم شت کە پێم وتی مەسلەی ئاوەدانی بەوە برینەکانمان ساڕێژە بێ بەڵام هەموو ساڵ نییە درۆ وعدی درۆ بەم شارە نیە ئەوەی ژەڵم وا هاتەوە شانزەی سێ بەس بێ درۆی تۆزێ شەرمداتانگرێ ئەبێ چەند معمەلێکی تیا بکرێتەوە هەڵەبجە ئەگەر معمەلەکانیش تەنها هەر کارەکەی بۆ خەڵکی هەڵەبجە بێ بەسە چونکو هەڵەبجە ئەخیر شارە هیچ کەسابەتێکی پێمەتی تیان نییە سنوورێکی داخراوە ئیسا زۆر جار لە وڵاتانی دنیا وەزارەتەکەکرێتەوە لە حکومڕانەکە وەزارەتێکە بەنە شارێکە کە هیچ دەرامەتێکی تیانی دوو وەزارەتەوەە ئەو شارانەوە لەبەرەوەی ئێمە لە ئەم حکومەتە ئێمە لە سلێمانی و هەولێرا چڕنا کرد و ئازانی تر هەر دوو شارە شار و ئینسانیتیایە بەڕاستی خەڵکی هەڵەبجە مەراعاتی زۆرە و هەتاکو ئێستا حکومەتی دەنگیرا و پێویستە.